بێگومان لە سەردەمی ئەمڕۆیە کە ئێمە قسەی تیاکەین سەردەمەکە گۆڕاوە 10 ساڵ لەمون پێش و 5 ساڵ لەمون پێش نییە بۆیە ڕۆژنامەنووس کە نایخۆێنی ڕۆژنامەنووس پێویستە لە هەمان کادا هەم ئەکادیمی بێ و هەم پیشیش بێ ئێمە پێشتر کە دەستمان پێکرد مامۆستاکانی ئێمە شاعیر و چیرۆک نووسەکان بوون ئێمە هێنایە سەرسکە و سەر جادەی ئیشکردنی کاری میدیایی خۆناغێکی سەرکەوتمان بڕێ کرد بەڵام یەکەم خول ئەتوانم بڵێم یەکەم خولی ئەکادیمی بوونی میدیای کوردی و خەڵکی میدیایی لە ساڵی 2009 بۆ 2000 بوو کە دەست پێمانی کرایەوە بەڵام ئێستا سەردەمەکە گۆڕاوە ئێستا میدیا زانستە چۆن فیزیا ئەخوێنرێت چۆن کیمیا ئەخوێنرێت چۆن ماتماتیک ئەخوێنرێت میدیا ژوای لێ هاتوو ناتوانانی لە پرەنسیپەکانی کاری میدیادا بێت بۆیە پێویستە کە ڕۆژنامەنووس کەم تا زۆر شتێک لە ئەکادیمی بوونی میدیا بزانێت و هاوکاتیش دەبێت ئەبێ ڕۆژنامەنووس پیشەیی بێت بۆ لەبەرەوەی بێ بەرگەوە بگرێت کە بتوانێت ڕۆژی 8 ساعات بۆ 9 ساعات بۆ 10 ساعات کار بکەیت بێتە سەرجادە شارەزاییەکی هەبێت چۆن خۆی پارێزێت چۆن خۆی لابار لەگەڵ ئاینن کاتیشە لە هەمان کاتیشە ئەبێت کە ئەلفوبای ڕۆژنامەگەریش بزانێت. ئێمە ئەگەر باسی میدیا بکەین میدیا کاریگەرترین بەشە لە هەموو سێکتەرەکانی ژیانی ڕۆژانەی ئێمەدا هەن لە ئابووری کۆمەڵایەتی سیاسی کە کاریگەریەکی تاوای لە دوای خۆی بەجێ هێشتووە و بێ ئێستاش هەبەجێ هێشتووە لەبەرەوەی میدیا ئەتوانێت لە ماوەیەکی زۆر کەمدا و زۆرترین هەواڵ بگەنێت بە زۆرترین کەس. بۆیە میدیا کاریگەریەکی تاوی هەیە لە ژیانی ڕۆژانەی هەتاکێکی ئێمە ڕۆژنامەنووس کاتێک کە دەزەکە بەکاری ڕۆژنامەنووسی دەبێت ئەوەڵم بیلۆ بکاتەوە کە ڕۆژنامەنووسی پیشەیە وەکو پیشەی دەستکا بە ئیشی ڕۆژنامەنووسەکەی ڕۆژنامەنووس دەبێت ئاگاداری هەموو ئەو مافانی خۆی بێت کە یاسا پێی بەخشیوە لە ڕێی ئەو یاسانی کە لە پاڵەمانی کوردستانەوە دەرچووە ئێمە یاسای ڕۆژنامەنووسانمان هەیە لە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە لە پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 2007 ئەم یاسایە دەرچووە و یاسای بەدەستهێنانی مافی زانیاریشمان هەیە لە 2011دا دەرچووە کە ئەم یاسای 2007 کاری پێدەکرێت لە ناو دادگاکانی هەرێمی کوردستاندا و ڕۆژنامەنووس دەتوانێت بە پێی ئەو یاسایە دەبێت دادگا بکرێت و ئەو مافەی کە لێی زەوجکراوە بەدەستی بهێنێتەوە. دیارەکاری ڕۆژنامەنووسی هەم ئەکادیمیە و هەم کارێکی مەیدانی و کارێکی خبرەیە واتە ئەزمونە هیچیان بەبێ هیچیان نابن و ضرورە هەردووکیان وەکو بە یەک ڕێگا بڕۆن چکە ئەگەر کەسێک ئەکادیمی بێ بەڵام توانای حەز و ئارەزوو یاخود وەکو ئەوەی کە ئیبداعی نەبێ بۆ بابەتەکە حەزی لێ نەبێ تاقیتیان نەبێ و لە هەمان کاتە نەتوانێت کاری مەیدانی کاتوە کاری مەیدانی کارێکی قورسە کارێکی زەحمەتە بۆیە و لە هەمان کاتە پێویستی بە شارەزایەکی زۆرەوە پێویستی بە باگراوندێکی سەقافی زۆر گەورە هەیە بۆیە هەردووکیان بە یەک ڕێڕەوا بە یەک ئاڕاستەیە گرنگن و هەردووکیشان تەواوکەری یەکترن بەڵام لە ئێستا بەڕاستی ئەکادیمی بوون لە ڕێگەی کۆرسەوە بێ لە ڕێگەی پەیمانگاکانەوە بێ لە ڕێگەی زانکۆکانەوە بێ و لە ڕێگەی خوێندنەوە و خۆڕۆشنبیرکردن بێ زۆر گرنگە چونکە ئێمە لە فەزای چۆنەڵی گریمانەیەین بەهۆی تەکنۆلۆژیا و گەشە سەندنی تەکنۆلۆژیا بوونی ئەم سۆشیال میدیایی کە لە ئێستا هەیە بۆیە زۆرێک لە خەڵکەکان کاری ڕۆژنامەنووسیەکەن بەبێ ئەوەی کە باگراوندێکی ڕۆشنبیری وهان هەبێ بزانن چۆن کارەکەن و چ کاریگەریەکی هەیە ئەو پەیامانەی کە هەیەی لە ئێستا بەڕاستی زۆرێک لەو بابەتانەی کە بەردەستی ئێماکرێت و یاخود ئەو فیدباکانی بەردەستی ئێماکرێت و ئەوەیە کە لە ڕێگەی ئەم پەیامانەوە زۆر حاڵەتی نەخوازرا و وەکو شڵەژانی دەرونی وەکو ئەوەی کە خەڵکانێکی زۆر گەنجانێکی زۆر ئەکەونە ژێر کێفی ئەم پەیامانەوە کە بە هەڵە لە پەیامەکان تی ئەگەن و زۆر جار لاسایی پەیامەکانەکەنەوە کە ئەمە خۆی بۆ خۆی زۆر جار چۆنەڵی لادانە لە کللتور لادانە لە دابوونەری لادانە لە بەها کۆمەڵایەتیەکان کەواتە لە ئێستا ئێمە بەڕاستی لە خەمی ئەوەیان کە چۆن ڕاگەاندن ئەوەی بۆ سوودگەاندن بێ بۆ کۆمەلگا ئەم نە ئەو لایانەی کەم بکەینەوانەیە کە لایەنە زەرمەندەکەیەتی درکمان بۆ کردووە کە وەک هەمومان ئەزانی من ملانەیەک هەیە بەڕاستە و خۆ بێت یاخود ناڕاستە خۆ لە نێوان میدیای پیشەیی و ئەکادیمیە کۆمەڵە کەسانێکمان هەیە کە لایەنی پیشەیی زۆر باشیان گرتووە کۆمەڵە کەسانێکی لایەنی ئەکادیمی بەڵام ینی گاپێک هەیە لە نێوانیانە
ڕەنگە کەسێکی پیشەیە زۆر سەرکەوتوو بێت بەڵام لە باگراوندێکی ئەکادیمی نەبێ بێگومانم کەسە ئەگەر باگراوندێکی ئەکادیمی هەبێ ڕەنگە زۆر سەرکەوتوتر بێ بە هەمان شێوە ئەگەر هەموو وەک ئەزین هەموو شتێک لایانی پراکتیکی خۆی هەیە ئەگەر کەسێک لایەنێکی ئەکادیمی زۆر بە قوتی هەبێ بەڵام پراکتیزەی نەکرد بێت ناتوانێت زۆر سەرکەوتوو بێ لە کارەکەیە شتەکەی یعنی پیشەیە نەکردووە کە ئێمە ویسمان ئەمڕۆ بە هەماهەنگی لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سلێمانی هەماهەنگیەک دروستکەین ئەم دوو بابەتە پێکەوە گرێبین لایەنی پیشەی و ئەکادیمی لە میدیایە هەر بۆیە وەکو دەستپێکێک بۆ ئەمە بەم پانەڵەی ئەمڕۆ سازمان کرد کە سێ کەسی شارەزا بەتوانە مابان کردووە کە باس لەم بابەتە بکەن کە بێگومان کەسێکیان لایەنێکی ئەکادیمی زۆر باش و سەرکەوتوی هەیە کەسێکیان لایەنی ئەکادیمی و پیشەیی گرتووە کەسێکیشیان پیشەیەکی زۆر ینی ماوەیەکی زۆر لە بواری پیشەیە کاری کردووە پاشتریش لایەنە ئەکادیمەکەی خوێندووە. بەداخۆ ئێستا میدیا ئەتوانم بڵێم لە دەرگاوانەکەی خۆی دوورکەوتەوە ئەوەی کە پێوترێت سۆشیال میدیا ناچێتە خانی میدیا ڕاستەقینەوە سۆشیال میدیا نای خۆی بەخۆیەتی بۆ میدیا مەرحەبایی و چاک و چۆنی و هەواڵ گەیاندنی کەس و کار و ئەمانەیە نەک بۆ ئەوەی تۆ مەسەجی پێ بنێری ڕاستە لێسانێ پێیجی سەرکەوتو هەنتوانیوانە ئەو کۆت و بەندە بشکێنن بەڵام بەشی هەرە زۆری پەیجەکان و ئەکاونتەکان لە خانەی مەرحەبایی و چۆنی چاکی و علاقاتی کۆمەڵایەتی زیاتری چکیان نییە سەرباری ئەوەشکە ئەو کێشانی بۆ ئێمەی سەدیکای دروست کردووە کێشی هەرە زۆری و بێپرەنسیپی ئەو پەیجانەیە کە هەموو شتێکی تیا ئەوتێت هیچ دەرگاوانێکی تیان نەماوەتەوە هیچ فلتەرێکی تیان نەماوەتەوە لە زمانەوە لە وێنەوە لە فۆتۆوە لە ڤیددیۆ لە هەموو شتەکانەوە بۆیە ئێستا کار گەشتوتە ئەوەی کە ئەڵی میدیا ڕاستەقینێک دروستە بێ ئایا میدیا ڕاستەقینەکەیە یا مۆجۆکەیە یا ئەو میدیایە کە بە هیچ شێوەیە پابند نییە بە هیچ پرەنسیپێکی کاری میدیاییەوە. یاسای مافی بەدەستهێنانی زانیاریشمان هەیە کە لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە دەچوو بەداخەوە تا ئێستا ئەم یاسایە کاری پێ ناکرێت و چەندین ڕۆژنامە و چەندین لایانی پەیوەندیدار یاداشتن ئاڕاستی پەرلەمانی کوردستان کردووە بۆی کار بەو یاسایە بکرێت بۆ ئەوەی کار ئاسانێ بکرێت بۆ ڕۆژنامەنووس بتوانێت هەواڵ بەدەست بهێنێت بتوانێت لەلایەنی حکمی و لایەنی ناحکمیش هەواڵەکان ئاسانتر بەدەست بهێنن چکە وەرگرتنی زانیاری یان وەرگرتنی هەواڵ ڕێگایەکی سەختە بۆ ڕۆژنامەنووسە کە ئەو لایانی پەیوەندیدار بە هیچ جۆرە کار ئاسانی بۆ ناکات بۆی ڕۆژنامەنووسان و لایانی پەیوەندیدار و دەستگاکانی ڕاگەاندن ئێستا لە هەوڵی ئەوەدان کە بتوانن یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کاری پێ بکەن و لە وەقاعی کوردستان بڵاو بێتەوە کێشێک تریش بۆ ڕۆژنامەنووس دێتە پێشەوە ئەویش ئەوەیە کە لە ناو دەرگاکاندا دادگا بڕیار نادات کە بە یاسای ڕۆژنامەنووسی حکم درێ یاخود بڕیاری بۆ دەرچێت یاخود بە یاسای سزادانی عێراقی بڕیایی بۆ دەدەچێت یاخود بە یاسایەکی تر لە ناو دادگاکاندا بڕیایی بۆ دەدەچێت ئەمەش کێشەیەکی ترە بە ڕۆژنامەنووس کە لە ناو دادگاکاندا و لە ڕووی یاسایەوە تووشی دەبێت یارە زانکۆ پەیمانگا ئەوان ناوەندێکن بۆ ئەکادمی بوون و فێرکردن بۆ ئەوەن کە کادری ئەکادمی پێ بگەێنن ئەوان ئەتوانن بەهاکان و ئەتوانن ئەو ئەساسیاتە گرنگی کە لە میدیا پێویستە هەبێ ئەوان ئەتوان ئەوە فێری خوێندکارەکان بکەن دوجار ئەوە کەوتۆتەوە سەر کەسەکان کە چۆن ئەم پەیامانە بەکارهێنن ئێمە زانین کە زۆریانە چ ناو دەستگا میدیاکان و دەستگا میدیاکانیش تابعی سیاسەتێکی تایبەت بە کەناڵەکەی خۆیانن ئەمە ئەکێتۆ سەر ئەوان تاوەکو چەند زەمیری خۆیان وجدانی خۆیان ڕێنیشاندەریانە بۆ ئەوەی کە ئەوەی خوێنویانە بە شێوازێکی ئەکادمی و بە شێوازێکی ئێتیکی کە لە زانکۆیان فێری ئێتیکی کاری ڕۆژنامەنووسی کراون و فێری بەهاکان کراون فێری ڕازگۆیی کراون وردی کراون فێری زۆرێک لە بەها جوانەکانی کاری میدیایی کراون ئەوان تاوەکو چەند ئەتوان ئەو بابەتانی کە وەریان گرتۆ لە زانکۆ لە واقع بەرجەستەی بکەونەوە نەکەونە ژێر کاریگەری ئابووری و کاریگەری سیاسی و کاریگەری کەسی و بە شێوازێکی خراپ یاخود دوور لەو هەموو بەهایە تەنها شەهادەکان بۆ وەکو وەرەقەیەک بێ بەکاری بێنن بەڵام بیریان بچێتەوە کە ئەوان لە ڕاستیا چی فێربوون و بیریان بچێتەوە کە ڕاگەاندن ئەوەی کە فێربوون ئەوەیە کە ئەبێ قوتابخانە بێ و ئەبێ ڕێنوێنی کردنی جەماوەر بێ بە شێوازێکی باش و بۆ بەرژەوەندی گشتی.